إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا وفتن زماننا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له فصلوات الله وسلامه عليه وعلى آله الأطهار وصحبه البررة الأخيار ومن دعا بدعوتهم وسار بسيرتهم إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکدا ئینشاء الله. چەند دەرس و ئامۆژگاریەک دەربارەی ڕووداوی هیجرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەککەوە بۆ مەدینەی منەووەرە ناونیشانی وتاری ئەمڕۆمانە پشت بەخوا. ئەو هیجرەتەی کە موسڵمانان کردیان بە مێژوو، کردیان بەسەری ساڵی ئیسلامی، بوو بە تاریخ، هەموو ساڵێک یادی دەکەنەوە. ئەو هجرەتەی کە جیاوازی خستە نێوان حەق و باتڵەوە، ئەو هجرەتەی کە موسڵمانانی گواستەوە لە زوڵم و ژێردەستەیی و چەوساندنەوە، گواستنیەوە بۆ بەدەوڵەتبوون، بۆ سەروەری، بۆ بەهێزی، بۆ دامەزراندنی دەوڵەت، بوون بە خاوەنی کیانی خۆیان، بوون بە خاوەنی خۆیان، چونکە ئیسلام سروشتی وایە لە ناو جەور و ستەم و ناعەدالەتیە گەشە ناکات، وەکو چۆن هیچ نەتەوەیەک، هیچ گەلێک لە ژێردەستەییدا گەشە ناکات. پێم خۆشە لەم وتارەدا ئەو پند و ئامۆژگاریانەی کە لێوەی فێربین لە هجرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خزمەتتانە بە کورتی عەرز بکەم. یەکەم، پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمین بوو، دەستپاک بوو، ئەمانەتپارێز بوو. خەڵکی مەککە دوژمنایەتیان دەکرد، ئازاریان ئەدا، هەرچی ناڕەحەتی بوو بەسەر پێغەمبەرە صلی الله عليه وسلم هێنایان. لەگەڵ ئەمەشە هێندە دەستپاکی و ئەمینیان لێبینی بوو، هەرچی پارە و سەروەت و سامانی خۆیان هەبوو لای پێغەمبەر صلی الله عليه وسلم دایان نابوو، متمانەیان بە کەس نەدەکرد. گەورەکانی مەککە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەلایەن ئەمین بوو، هەرچی شتی گرانبەها بوو لای پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم. ئەم پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەو هەموو ئەمانەتەی لیا بوو. هی گەورەکانی مەککە کاتێ مەککەی بەجێهێڵا، هەمووی تەسلیمی عەلی کوڕی ئەبی طالب کرد ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. ئەوەل فیدائین فی الئیسلام، یەکەم کەسێک خۆی فیدا کرد لە پێناوی ئیسلامە، لەسەر جێگەی پێغەمبەر خەوت صلی الله عليه وسلم. لەوێ داینا فەرمووی عەلی ئەمە هی فڵانە کەسە، ئەوەژی فڵانە کەسە، تەسلیمیانی کەرەوە بە ئەمینی، چونکە با دوژمنیش بن، با پیلان بگێڕن بۆ کوشتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم، بەڵام کافر بوون و دوژمن بوون هۆکار نییە بۆ خواردنی ماڵی خەڵکی. هەر ئەوەنەی لایەنەکەی من لە لایەنەکەی گەورەکەم جیاترە پێکەوە بیر ناکەینەوە، هۆکار نییە بۆ ئەوەی کە ماڵەکەم بخوات، ئەو ئەمانەتەی کە میلەت تەسلیمی کردووە زەوتی کات. هەر ئەوەنەی کە بۆ چوونمان جیاوازە
نابێت دزی لە یەکتری بکەین ئەی عەلی کافربوون بیانوو نییە بۆ ئەوەی ماڵەکەی بخۆیت ئەی عەلی ئەو ئەمانەتانە تەسلیم کەرەوە بە خاوەنەکانیان بەڕاستی ئەمە دەرسێکی زۆر گرنگی تایە بۆ ئەمڕۆی ئێمەی گەلی کورد کە ئەوەتا پەرلەمان کارا کراوەتەوە کە ئەوەتا نوێنەرانی گەل کە خەڵکی دەنگی پێیاون لە کۆبوونەوەدان کۆبوونەوە دەکەن بڕیاریان داوە ڕیفراندۆم بکرێت لە هەمان کاتا ئەم حکوومەتە کە خیانەتی لەم میلەتە کردووە ئەبێت ئەو نوێنەرانی کوردە لە پەرلەمانە محاسبەی بکەن لێپیچنەوەی لەگەڵ بکەن بانگی کەنە پەرلەمان کە ئەوە شوێنی دەنگی خەڵکە بە چه حەقێک تۆ پارەی خەڵک ئەدزیت بە چه حەقێک تۆ پارەی خەڵکت لایە ئەو ئەمانەتەی خەڵکە تەسلیمی ئەو خەڵکە بکەرەوە ئەی حکوومەت بەرپرسی لە قیامەتە وەکو چۆن پێغەمبەر صلی الله عليه وسلم عەلی کوڕی ئەبی طالبی ڕاستبار بۆ ئەو کارە پەرلەمانتارەکان ئێوەش میلەت ڕای سپاردون بۆ ئەوە دیفاع لە خەڵکی بکەن ئەو دەنگانەی خەڵکی بەزایع مەدەن بەڕاستی زۆر پێویستە متمانە بگەڕێتەوە لە نێوان خەڵکی و حکوومەتە میلەت ئاش بکرێتەوە میلەت بە بێنەوتی و بێکارەبایی و بێموچەیی نەڕواتە سەر سندوقی دەنگدان و دەنگ با بە بەڵێ پێویستە کارێ بکرێت دڵی خەڵکی خۆش بکرێت قسە زۆر فەقیرە هەموو کەسێ پێ ئەوێرێت قسەی زل عمل شەرتە و کردەوە گرنگە پێغەمبەر ئاسا صلی الله عليه وسلم ئەمانەتەکانی گەڕاندەوە بۆ خاوەنەکانیان دووهەم دەرس و ئامۆژگاری لە هیجرەتە وەری گرین پیاوێک هەبوو کافر بوو ناوی عەبدوڵڵای کوڕی ئوڕەیقید بوو شارەزاترین کەس بوو لە سەحرادا شارەزای هەموو ڕێگە و توولە ڕێگە و هەموو کێ و دۆڵ و شاخەکانی مەککە و دەوروبەری مەککە بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم عەبدوڵڵای کوڕی ئوڕەیقیدی گرتبوو بەکرێ بۆ ئەوەی ڕێگەیان پیشان با بە ڕێگەیەکەوە بڕۆن کە کەشف نەبن کە دوژمن پێیان نەزانێت ئەم عەبدوڵڵایە کافر بوو بێباوەڕ بوو ئیمانی بەخوا نەهێنا بتپەرستیش بوو بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم مادام ئەمین بوو مادام ڕاستگۆ بوو مادام خیانەتی نەئەکرد پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ یا هەڵسوکەوت دەکات متمانەی پێکات ئەمڕۆیش ئەمە دەرسێکی زۆر گرنگە بۆ ئەمڕۆی ئێمەی گەلی کورد ئەمڕۆیش هەر کەسێک با کافر بێت بە شەرتێ خائین نەبێت درۆزن نەبێت پشتگیری گەلی کورد بکە ئێمە قبوڵمانە بۆ ئەوەی بین بەستەر بەخۆ بۆ ئەوەی کە ڕزگارمان بێت لە زوڵم و ستەم و ژێردەستەیی و وەحشی شەعبی و حەشتی شەعبی و بۆ ئەوەی کە ڕزگارمان بێت لە تایفیەت و لە حیزبایەتی با هەر کەسێکیش بێت گرنگ ئەوەیە ڕاستگۆ بێ و خائین نەبێت ئێمە قبوڵمانە بەڵام ئایا وایە ئایا ڕاستگۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم پشت ئەبەستێ بە عەبدوڵڵای کوڕی ئوڕەیقید بۆ ئەوەی کە ڕێگەی نیشان بات کافریشە بەڵام لەگەڵ یا هەڵسوکەوت دەکات ئەمە دەرسێکی زۆر گەورەیە بۆ ئێمەی کوردی موسڵمان سێهەم دەرس لە هیجرەتە ئەم پێغەمبەرە صلی الله عليه وسلم مەئموور بووە لەلایەن خواوە فەرمانی پێکراوە گۆڕینی زەمان و مەکان شوێنەکانی و کاتەکان هەمووی بەدەستی خوا بووە و دانانی ڕەفیق دەستنیشانکردنی هاوڵی هجرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەویش بەدەستی خوای پەروەردگار بووە پێغەمبەر صلی الله عليه وسلم اتخذ رفقته الصديق أبو بكر الصديقي كرد بهاولي خوي لهجرته كوشا ثاني اثنين إذ هما في الغار أو دكساء كلا أشكوتي ثور رابون صديق زانا كان دفرمون ليس كسائر الصحابة ليس كسائر
پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی ما نفعني مال مثل ما نفعني مال أبي بكر هیچ ماڵێک هێندەی ماڵی ئەبی بەکر سوودی بە ئیسلام نەگەیاندووە. زۆر جار ئەی فەرموو هەل تاریکونە لی صاحبی ئەوە بۆ لێم ناگەڕێن لەگەڵ هاوڵەکەما بم دەلێم گەڕێن با تۆزێ لەگەڵ یابم. لو كنت متخذا من أهل الأرض خليلا لاتخذت أبا بكر خليلا ئەگەر لەسەر ئەرزا دۆستێکم هەبوایە غەیری خوای رب العالمین ئەوە ئەبوو بەکر دۆستی نزیکی من ئەبوو. بەڵام من تەنها یەک دۆستم هەیە کە ئەڵڵایە خوای پەروەردگارە نزیکترین کەس لە منەوە ئەبوو بەکرە. ئەبوو بەکر ئەو ئەبوو بەکرەی کە توایەوە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای پەروەردگار دەستنیشانی کرد لە قورئانە ناوی تۆمار کرد. سەکینەت ڕژا بەسەریا لە کێوی ثەور لە ئەشکەوتی ثەور. شاعرێک قسەیەکی جوانی هەیە باسی عشق ئەکا. عشق ئەفەرمێ هەر کەسێک هات و وتی من عاشقم بڕوا مەکە تا لەسەر گۆنای نیشانەی زەخمی ماران گەستە بێ. هەر کەسێک گوتی من عاشقم بڕوای پێ مەکە هەتا وەکو ئەبوو بەکر لە گۆنایەوە فرمێسکەکە بکەوێتە خوارەوە بۆ سەر گۆنای پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ناڕەحەتی و ئازاری مارانگەستەیی ئەبوو بەکر لە خۆشی خەوی پێغەمبەرە خەبەری دەنگ نەکات و نەڵێ مار خواردومی. هەر کەسێک گوتی من عاشقم باوەڕ مەکە ئللا ئەبێ وەکو ئەبوو بەکر بێ خەوی پێغەمبەر تێک نەدا بۆ برینی مارانگەستەی خۆی. ئەوە عاشقی حەقیقیە. بۆیە ئەفەرمێت لە ئەشکەوتی ثەورە زۆر تینوم بوو زۆر ناڕەحەت بووم دەمم وشک بوو. ئەسمای کچم جامێ شیری هێنا فناولته لێم وەرگرت وناولت رسول الله صلى الله عليه وسلم دام دەست پێغەمبەری خواوە صلى الله عليه وسلم. ئەفەرمێ فشرب رسول الله پێغەمبەر صلى الله عليه وسلم شیرەکەی خواردەوە ئەوەندە شیرەکەی خۆش خواردەوە حتى ارتويت هەتا من تینێتی مشکا. ئەو خواردیەوە من تینێتی مشکا. کێ هەیە ئاوا بتوێتەوە بۆ پێغەمبەر صلى الله عليه وسلم؟ ئەوە هاوڵی غاری پێغەمبەرە صلى الله عليه وسلم. ئەو کەسەیە ماڵ و مناڵ و هەموو شتی نەفسی خۆی کرد بە قوربانی ئیسلام. چوارەم دەرس لە هجرەت مشاركة القائد جنوده الأفراح والأتراح. سەرکردا هاوبەشی ژێردەستەکانی بکە لە خۆشی و ناخۆشیە. ئەبێ قائیدی مسلمان قائیدی ئومەت ئاوا بێ لە خۆشی و ناخۆشیە بەشداری گەلەکەی بێت. نابێ پاساپۆرت لە گیرفانیا بێت هەر میلەت تووشی ناڕەحەتی بوو سواری تایە بێ بۆی دەرچێت. نابێت ماڵ و مناڵەکەی خۆی قائد تێر بن و گەلەکەشی هەژار بێت. نابێ خۆی 24 سەعات ئاو و کارەبای هەبێت و ژێردەستەکانیشی لە گەرما و لە سەرمادا و لە برسێتیا و لە بێموچەیدا بژین. قائد پێغەمبەر ئاسایە صلى الله عليه وسلم نفسی خۆی ئەخاتە خەتەرەوە بۆ ئەوەی سەحابەکان ڕزگاریان بێت. یەکە یەکە دەریانەکات بڕۆن بۆ حەبەشە. حەبەشە ئەمین نەبوو بڕۆن بۆ مەدینە کۆچکەن لە زوڵم و ستەم ڕابکەن. خۆی ئەمێنێتەوە لە مەککە ئەکەوێتە خەتەرەوە داڕن نەدوێی بۆ ئەگرن. چل گەنجی داغ لە دڵ بە شمشێرەوە دەوروبەری ماڵی پێغەمبەر ئەدەن صلى الله عليه وسلم. خۆی لە ترسناکترین حاڵەتایە خەریکە ئیغتیال و تیرۆری یەکەن بەڵام هاوڵەکانی دەرەکا هەمووی. گرنگە بەڕاستی قائیدەکانی ئەمڕۆژ دەرس لە هەڵوێستی پێغەمبەر وەرگرن صلى الله عليه وسلم. مشاركة الأمة في السراء والضراء بەشدار بی لەگەڵ گەلەکەت لە خۆشی ناخۆشیە.
بەشدار بی لەگەڵیان وەکو ئەوان خەفەت بخۆی وەکو ئەوان ناڕەحەت بچێشی وەکو ئەوان بێموچە بی وەکو ئەوان بێژیان بی وەکو ئەوان بێبازار و کەسابەت بی ئایا وایە قائدی ئەمڕۆ ئاوایە بەڕێزەکانم پێغەمبەر ئاستایە عليه الصلاة والسلام پێغەمبەر صلى الله عليه وسلم ئاوا بوو مشارەکەی کرد لەگەڵ ئوممەتەکەیە لەگەڵ هاوڵەکانیە لە ناڕەحەتیە ئەبینێ کاتێک کە مزگەوت دروست دەکەن یارمەتیانەدات بۆ دروستکردنی مزگەوتەکە بەرد ئەگوازێتەوە بلۆگ ئەگوازێتەوە قوڕ ئەگوازێتەوە دارخورما ئەبڕێتەوە بۆ سەقفی مزگەوتەکە مشارەکەیانەکات قائد ئەبێ ئاوا بێ بەڕاستی پێنجەم دەرس کە وەری ئەگرین لە هیجرەت ئیشی پێغەمبەر صلی الله عليه وسلم دروستکردنی مزگەوت بوو مزگەوت کە تەمسیلی ڕیسالەی ئوممەتی پێغەمبەرەکە عليه الصلاة والسلام مزگەوت واتە حکوومەت مزگەوت واتە شوێنی سیاسەت شوێنی بەڕێکردنی جەیش شوێنی جێبەجێکردنی ئیشوکاری ئوممەت مزگەوت واتە شوێنی کۆبوونەوەی خەڵکی شوێنی سڵح شوێنی نیکاح شوێنی حەلکردنی مەشاکل شوێنی جومعە شوێنی نوێژ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مزگەوتا کۆبوونەوەی کردووە کۆبوونەوەی دەوڵەت کۆبوونەوەی سیاسەت هەموو شتێکی لە مزگەوتەکەی پێغەمبەرا بوو عليه الصلاة والسلام وەفدی نەجران وەفدی حکوومەتەکان هاتن بۆ لای لە مزگەوتا کۆبوونەوە مزگەوت واتە حکوومەت پەرلەمان شوێنی سیاسەت شوێنی هەموو جێبەجێکردنی ئیشوکاری مسلمانان مزگەوت یعنی مەسجد مەکان السجدە وەسجد واقترب شوێنی سوجدەیە مزگەوت ئەگە بتەوێ بەرز بیتەوە بۆ ئاسمان سوجدە بەرە لە مزگەوتە ئیمامی عەلی ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێت کاتێ ئینسان کە مرد دوو شوێن بۆی ئەگرین إذا مات الإنسان إذا مات المسلم بكى له موضعان كسيك مرد مسلمان بو دوو شوێن بۆی ئەگرین دوو شوێن خەفەتی بۆ ئەخۆن یەکەمیان لە زەویایە دووهەمیان لە ئاسمانایە ئەو شوێنەی کە لە زەویایە ئەگری بۆ خاوەنەکەی موضع سجودی ئەو شوێنەی کە سجدەت تیا بردووە کاتێک کە تۆ مردی ئەو شوێنە بۆت ئەگری هەستەکە ئەڵێ دیار نییە لەکوێیە ماوەیە کە لەو شوێنەدا فڵانەکە سجدە نابات و ئەو شوێنەش لە ئاسمانە ئەگری بۆ مسلمان ئەو شوێنەیە کە نامەی ئەعمالی چاکەی مرۆڤ بەرز دەبێتەوە بۆ ئەو شوێنە مەسعەدی عەمەلی ساڵح ئەچێتە کوێ ئەو شوێنەش بۆی ئەگری بۆ ئەو کەسە کە مردووە ئەڵێ ئیتر کردەوەی چاکی ئەو کەسە نایە بۆ لای من بۆیە مزگەوت ئەگە گرنگ نەبوایە یەکەم ئیشی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوە نەئەبوو مزگەوت ناوی جامعە واتە کۆکردنەوەی قسەی مسلمانان لەسەر یەک قسە تەفرەقە نەبن پێکەوە یەکتریان خۆش بوێت کاتێ حیزبەکانمان ئێمەیان تەفرەقە خستووە کاتێ تەفەڕوقی تایفی هەیە کاتێ دووبەرەکی هەیە مزگەوت کۆمان نەکاتەوە بەڕاستی دوای دروستکردنی مزگەوت دەرفی شەشەم پەیوەندی دروستکردن لە نێوان مسلماناندا پێغەمبەر صلی الله عليه وسلم کردنی بە برای ئیمانی توانەوە بۆ یەکتری خۆشویستن لە دڵەوە چۆن بوون سەرزارەکیش ئاوا بوون واتە دووڕوو نەبوون بەرامبەر یەکتری کە تەوقەیانە کرد لەگەڵ یەکتریە بەدڵ تەوقەیانە کرد توانەوە بۆ یەکتری یەکدەنگ بوون یەکڕیز بوون صف بوون صف خوا لە قورئانە باسییانەکا فەرمێ صف بوون هەموو یەک دڵ بوون هەموو یەک پارچە یەک مرۆڤ بوون وەکو یەک بیریانە کردەوە وەکو یەک ئەژیان خوا لە قورئانە وەسفیانەکا مهاجرین و ئەنسار وەسفی مهاجرین ئەکات بەوەی کە ئەفەرمێ ئەوانە خوا لێیان خۆش بوو
بإيثار وصفی ئەنسارەکە بە ئیثار بەوەی کە ماڵی خۆیان تەسلیمی مهاجرەکان کرد وەرن ئێوە ئاوارەن چیتانەوێ لە خزمەتتان ناین پێغەمبەر صلی الله عليه وسلم کردنی بە برای ڕاستەقینەی یەکتری إنما المؤمنون إخوة المسلم أخو المسلم مسلمان براي مسلمانة بحسب امرئ من الشر أن يحقر أخاه المسلم أو أن بس مسلمان توشي شر بيت أو أن الشر بشا أو أن الشر بس أو أن خلافي بس بروات جهنم وكبراكي خوي السوق بكات أي أواني فيسبوك تان بدا سويا أزانن چيا كان بيكتري أي حزب إسلامي كان أزانن چيا كان بيكتري لفيسبوكا چەند یەکتری سووک و ڕسوا دەکەن چەند یەکتری ئەشکێنن تەنها تاوانەکە ئەوەیە هەر یەکە و ئیجتیهادێکی سیاسیەکە وەرن بزانن پێغەمبەر صلی الله عليه وسلم هجرەتی کرد چی کرد برایەتی دروست کرد کوا و برایەتیە ئێستا ملی یەکتری ئەشکێنن حوتەم دەرس لە هجرەتا فێری ئەبین ژیانی مشتەرەک مسلمانەکان ئێمە ئەگەر دینیشمان یەکێک نەبێ خۆ هەموو ئینسانین هەموو لە وڵاتێکا ئاژین ئیمامی عەلی بیان بکردایە بۆ گەلی کورد کە ئەویش ئینسانە ئەویش مرۆڤە ئەویش کیانی ئەوێ ئەویش یەکدەستەیی قبوڵ ناکا ئەویش تر بەستە دوای کیمیابەران و ئەنفال و وەرانی و ئاوارەیی خۆ ئینسانە ئەویش بۆ شتێ بۆ خۆتان ڕەوا ئەبینن بۆ کوردی ڕەوا نابینن بۆیە بەڕاستی خوا لە قورئانە ئەفەرمێ ئێمە ئێوەمان کردووە بە گرۆ و شەعب و تائیفە بۆ ئەوەی کە یەکتری بناسن نەک بۆ ئەوەی کە شەڕ بکەن لتەعارەفوا نەک لتەنافەڕوا نەک دوور بن لە یەکتری نەک ملی یەکتری بشکێنن بۆیە ئینسانەکان هەمووی کەسی دەکەن برای ئینسانین أن تبروهم وتقسطوا إليهم پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هجرەتا ئەمەی سەلمان بە زۆر خەڵکی مسلمان نەئەکرد لليهود دينهم وللنصارى دينهم وللمسلمين دينهم هەر کەسێ و دینی خۆی لا إكراه في الدين هەموومان شارێک کۆمانەکات تۆ کە مەدینەیە پێکەوە ئەی پارێزین دیفاعی لێ ئەەکەین هاوڵاتی بوون زۆر گرنگە بەڕاستی لە کۆتاییدا مسلمانەکان ئەوەتان پێ دەڵێم هجرەت پڕە لە دەرس پڕە لە ئامۆژگاری هجرەت فێرمانەکات کە چۆن تەضحیە بین بە خۆمان نەک تەضحیە بین بە ئوممەتمان التضحية لنفسنا نەک تەضحیە بە گەلەکەمان خۆمان کەین بە قوربانی بۆ ئەوەی گەلەکەمان خۆش بژی هجرەت وامان لێ دەکا کە کۆچکەین لە گوناح بۆ لای خوا بگەڕێنەوە هجرەت وامان لێ دەکات کۆچ بکەین لە مەعسیەت بە لای مەغفیرەت کۆچ بکەین لە شوێنێ تاوانمان تیا کردووە بۆ شوێنێکە سوجدەی تیا بەرین بۆیە خوای پەروەردگار جەلە جەلالوهو لە سوورەی تەوبەدا کاتێ باسی هجرە دەکات أفرمي إلا تنصروه فقد نصره الله إذ أخرجه الذين كفروا ثاني اثنين إذ هما في الغار إذ يقول لصاحبه لا تحزن إن الله معنا أي خلقنا أجر إيوة پیغمبر صلى الله عليه وسلم دفاعي لنا كان خوا سريخست كاتي خوا سريخست كنيوان پیغمبر و دژمنانی جاڵجاڵۆکە و ماڵی جاڵجاڵۆکەیەک بوو لەو کاتەیە خوا سەریخست ئەگەر ئێوە دیفاع لە ئیسلام ناکەن خوا دیفاعی لێ دەکات ئێوە خوا تاقیتان نەکاتەوە تا چەندێ ئامادەن غیرەتتان بجوڵێ بەرامبەر دینەکەتان ئەمڕۆ قسەی پێ ئەوترێ ڕەخنەی لێ ئەگیرێ چەندێ دیفاعی لێ دەکەن چەندێ ئامادەن بەرگری لە پێغەمبەر بکەن صلی الله عليه وسلم بۆیە ئیماندارەکان هجرەت و کۆچی پێغەمبەر صلی الله عليه وسلم
پڕێتی لە دەرس و ئامۆژگاری گرنگ ئەوەیە دەرسەکان وەرگرین. کۆتا قسەم ئەوەیە بەداخەوە کە ئەبوایە هجرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم گرنگیەکی پێ بدرایە لە دەستگاکانی ڕاگەیاندنە گرنگی پێ نەدرا. ئەبوایە دەرسەکانی هجرەت باس کرایەن پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن ئەو خەڵکە جوان و چاکەی پێشکەشی کۆمەلگا کرد توانیان عالەم ڕزگارکەن خەڵکی بەگشتی مسڵمانکەن بوون بە برای یەکتری توانەوە بۆ یەکتری دەستمان وەرگرتایە ئێمە وەکو گەلی کوردی مسڵمان. بەڵام ئەبینین بەداخەوە لە کاتێکا دژمنانمان یەکن ئێمە ماڵمان جیاوازی تایە و تەفرەقەی تایە. ئەوە تا دوێنێ وەزیرانی دەرەوەی تورکیا و ئێران و سووریا و عێراق کۆ بنەوە دژی ڕێفراندۆمن، بەڵام ئێمە لەناو خۆمانە دژی یەکترین. ئەوان هەمووی کۆکن بۆ دژاتی ئێمە ناکۆکین. هۆکەی چییە؟ کێ تاوانبارە؟ ئەوەش بزانن ئێمە هەموو برای یەکین. ئەوەی کە ئەڵێ بەڵێ لە سەدا سەد عیارە 24 نییە، ئەوەش کە ئەڵێ نەخێر ئەوە نییە کە بڵێن ئەمە هەمووی خراپە و وڵات فرۆشە و نا، هەموومان وان لە کەشتیەکە گرنگە خاڵی مشتەرەک کۆمان کاتەوە لەگەڵ ئەوەیە کە ئێمە تێبینیمان هەیە لەسەر ئەم دەسەڵاتە دزە ئەم خائینانە ئەم وڵات فرۆشانە لەگەڵ ئەوەیە کە ئەزانین چیان کردووە چ داخێکیان ناوە بە دڵی ئەم میلەتەیە تێبینی زۆرمان لەسەرە. بەڵام بەڕاستی ئەگەر ڕێفراندۆم کرا بۆ دەوڵەت بوون گرنگە هەڵوێستمان هەبێت. ئێمە هێشتا زڵمی عەرەب و فارس و تورکمان لەبیر نەچۆتەوە چ زڵمێکمان لێ ئەکەن چە داغ لە دڵن بۆمان هەرچەند ئەمانە کە خراپن لەگەڵمانە، بەڵام بەڕاستی پێویستە بۆ ڕێفراندۆم هەڵوێستمان هەبێت، دەنگ بە بەڵێ بدرێت، دەنگ بە دەوڵەتی کوردی بدرێت. ئەگەر ڕاست بێت و دەوڵەتی کوردی ئیعلام بکرێت ئیسرائیلیش پشتگیری لێ بکە دەستخۆشی لێ بکە. ئیسلامی پیرۆز ئەفەرمێن نەظەر ئیلا ما قال بکە نەک نەظەر ئیلا من قال. یعنی چی ئەم قسە؟ قەت مەڵێ کێوتی بڵێ چی وت خوایە موفەقی بکەین. یا ڕەبی خوایە ئەوەی خائینە بەرامبەر بەم وڵاتە خوایە بە حرمەتی بکەین. ئەوەی دزی لەم وڵاتەیە ئەکا خوایە کەرامەتی بشکێن. ئەوەی دڵسۆزی خاک و خەڵکە خوایە ناجێحی بکەین. خوایە گیان ڕەحممان پێ بکەین. وڵاتمان ئاوەدان کەیتەوە، وڵاتمان لە هەموو فیتنە و فەسادەوە پارێزی. یا ڕەبی خوایە ئەوەی چاکەی بۆ ئەم میلەتە لێ خوایە چاکی بۆ بکەین. ئەوەی خراپە خوایە چاکی بکەین. ئەگەر چاو نابێ خوا لە ناوی بەرین. خوایە لە گوناحی باوک دایکمان خۆشبی، لە گوناحی مردوەکانمان خۆشبی. خوایە شفای نەخۆشەکانمان بێ. یا ڕەبی هەر کەسێ نەخۆشە و داماوە و زەلیلە خوایە شیفای بێ. مسلمانێک کوڕێکی یاساری هەیە و گیری خواردە بەدەستیەوە دوعای خێری کردووە، دوعای خێری بۆ بکەین خوایە ئیسلاحی بکەین، خوایە ئیسلاحی بکەین، خوایە چاکی بکەی یا رب العالمین. یا ربی خوایە گیان ڕەحممان پێ بکەین. خوایە وڵاتمان ئەوەدان کەیتەوە، هەرزانی خێیتە وڵاتمانەوە. خوایە گیان بە ئیسلامەتیتمان ژێن. خوایە قەرزی قەدەران دەفع بکەین، مشکلەی مسلمانان چارەسەر بکەین. هەر کەسێ نیازی خێری هەیە بۆی جێبەجێ بکەین. یا ربی خوایە گیان شیفای دڵی مسلمانان بکەین. خوایە بمان کەی بە خاوەنی کیانی خۆمان. خوایە لە هەموو قەیرانە ڕزگارمان بکەین. خوایە بە ئیسلامەتیتمان ژێن، بە ئیسلامەتیتمان لێنین. خوایە بە شفاعەتی پێغەمبەرمان خەیر. آمین. الحمد لله رب العالمين.